شەهید حەبیبوڵڵا گوڵپەریپور بە کۆتی ڕێخستنی باهۆز بێهنام لە ساڵی 1363 هەتاوی لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان چاوی بەڕووی دنیا هەڵهێنا. هەواڵ باهۆز دەکەوێتە بن کاریگەری سەرهەڵدانەکانی 3 ڕەشەمەی 1377 هەتاوی کە بۆ شەرمەزارکردنی دیلگرتنی ڕێبەر ئاپۆ ئەنجام دران و هەر ئەو سەرهەڵدانانە بوون سەبەب کە پرسی کورد و ئازادی گەل بکا بە بنەمای ژیان و تێکۆشانی. هەروەک بەخۆی باسی لێ دەکات نەیتوانی لە بەرامبەر دیلگرتنی ڕێبەر ئاپۆ و گەلی کورد لە دەست دوژمنی فاشیست بێدەنگ بێت. سەرهەڵدانەکانی 3 ڕەشەمە وەک جەرەقەیەک زیهنی لێگەڕ و نەئارامیوی داگرسان و وەک ئاگری شۆڕش کڵپەی بەرز بووە. شەهید باهۆز لە ساڵی 2000 زاینی دوا بە دوای دامەزراندنی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک ڕێگەی چیا سەرکەشەکانی قەندیلی گرتەبەر تا ئەرکە شۆڕشگەری و مرۆڤیەکانی بەجێ بێنێت. من حەبیبوڵڵا گوڵپەریپور گیراوی سیاسی کورد خەڵکی شاری سنە لە ساڵی 1970 ساڵکات لەگەڵ سەرهەڵدانەکانی ئێران لە شاری مەهاباد بەدەستی هێزەکانی سوپای پاسدارانی ئێران گیرام و لە سەرەتای گیرانمەوە ڕوبەڕۆی ئەشکەنجەی سەختی هێزەکانی سوپا بووم. ماوەی 20 ڕۆژان لە ئەماکنی شاری مەهاباددا دەست بەسەر کردم کە ئەم ماوە بەهۆی ئەشکەنجەی هێزەکانی سوپا دەستولاقم شکا و هەروەها تووشی ئەشکەنجەی جۆراوجور بووم. دوای 20 ڕۆژان گۆزرامەوە بۆ سوپای ئەلمەهدی شاری ورمێ و بۆ ماوەی مانگێک لەوێدا منیاواگرت. لەو ماوەیشدا ئازار و ئەشکەنجەی هێزەکانی سوپا کۆتایی پێنەهات. دوای 1 مانگ ڕاگرتن دیسان من لیان برد بۆ مەهاباد کە ماوەی 1 هەفتە لە ژووری تاکەسی بەندیخانەی مەهاباد ڕاگیران و دوای ئەو مانگە منیان برد بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری سنە و نزیک بە 40 شەوان لەژێر ئەشکەنجەی ئەو ئیدارەدا ڕاگیران. بەهۆی زۆربوونی ئەشکەنجەکانی کاربەدەستانی ئەو ئیدارەیە دوای چەند جار مانگرتن دوای بە دوای 1 بۆ خلاص بوون لە ئەشکەنجە بەردەوامەکانی ئەو ئیدارەیە دەستم بە خۆدکوژی لێدا خۆدکوژیم کرد و خواستم خۆم بکوژم کە بەهۆی ئەو خۆدکوژیەوە زیاتر لە 2 هەفتە لەژێر چاودێری دکتۆری ئەوێ مامەوە و بەڵام ئەشکەنجەکانیان دوای پێ نەهاتن کە هەمووی بوو سەپاندنی کاری نەکرا بەسەر مندا بوو. دوای 4 ڕۆژان دیسان گۆزرامەوە بۆ مەهاباد و نزیک بە 10 ڕۆژان لە بەندیخانەی مەهاباددا مامەوە کە دیسان بۆ ئیدارەی ئیتلاعاتی شاری ورمێ بەڕێکرام بوو 1 مانگی تەواو لەژێر ئەشکەنجەی ئیدارەی ئیتلاعاتی ئەوێ مامەوە کە بەردەوام بوو لە پرسەکانی سوپا. دوای بە دوای ئەو دیسان بۆ مەهاباد بەڕێ کرام تا لە دادگای فۆرمالیتەدا دادگایی بکرێم. ماوەی چەند مانگێک کە لە ڕاگەیاندنی پەژاکدا خزمەتی کرد کاری بە نرخی کرد، بەڵام هەمیشە بە خەیاڵی چوونەوە نێوگەل وەک گریلایەکی پسپۆر وریا و بە ئاگا بۆ خزمەتی گەل ژیا. سەرنجام بە پێداگیری خۆی لە ساڵی 2000 زاینی وەک ئەندامی تیمێکی گریلایی بەرەو ناوچەی موکریان چوون. جێی سرنجە کە لە ماوەیەکی کورتدا زاراوەی سۆرانی هەرێمی موکریان بە باشی فێر بوو و پێی دەدووە. هەواڵ باهۆز وەک گەنجی ناو ئەو گروپە گریلاییە لە هەر گوند و شارێکی ئەو هەرێمە پێشنگایەتی کرد. لە بەرامبەر دوژمنی فاشیست و داگیرکەر بە جەسارەت و بوێریەوە ڕادەوەستا و نەترس بوو لە بەرامبەر وەحشێتی دوژمن. خۆشەویستی هەواڵ باهۆز بۆ خزمەتی گەل کەسایەتیەکی ماندوونەناسی لێساز کرده بوو و هەر ئەوەش بوو هۆکار کە بۆ ماوەی چەند ساڵ لە ناوچە جیاکانی موکریان گەلی بەڕێخستن کرد. مانگی ڕزبەری هەتاوی هەواڵ باهۆز لە کاتی دەرکەوتنی لە شاری مەهاباد بەرە ورمێ لەلایەن هێزەکانی ئیتلاعاتی سوپای ڕژیمی فاشیست و داگیرکەری ئێران دەگیرێ و بە مانگان لە بنکە ئەمنی و نظامی شارەکانی مەهاباد، ورمێ و سنە شکەنجەی گرانی ڕۆحی و فیزیکی دەدرێ. شکەنجە و ئیترافگرتن یەک لەو ڕێبازە دژە مرۆڤیانەی داگیرکەری ئێرانە کە
کە زۆر لە ڕێبەر و کادرانی پارت و حیزبە جیاوازەکانی تەسلیم وەرگرت و ئێترافی زۆرە ملی پێکردن. بەڵام هەڤاڵ باهۆز یەک لەو شۆڕشگێرە گەنج و مەزنانە بوو کە بە باوەڕی و ئیمانی پۆلاینی بەڕێبەر ئاپۆ و ڕێگەی تێکۆشانی ئازادی خوازی گەلی کورد وشەیەکی نەدرکاند و پیلانەکانی دوژمنی تێکبرد و پوچەڵ کرد. لە دادگایەکی پەنجخولەکیدا بە تاوانی مەحاربە و ئێستا دەبێت بە حکمی لە سێدارەدان ڕوبەڕوو بوومەوە و کەمتر لە 6 مانگان لە گرتن و دادگاییکردنم ئەو حکمە لەلایەن دیوانی عالی کشوەرە تایید کرا کە بۆ خۆی نمونەیەکی کەمێنە بوو. بە هەمان کاتدا دادگای ئینقلابی سنە هەر بۆ ئەو تاوانە منی بە نیابەتی دادگایی کرد کە بە سەنەدی 10 میلیۆنی ئازاد دەکرا کە نیشان لە بێقانونیکردن لە دادگاییکردنی من بوو. سەرڕای ئەوەی کو لە کاتی گرتنی مندا تەنیا کتێب لەگەڵ من هەبوو و ئەویش لە دادنامێ مندا باس کراوە، دیسان ئەو حکمەگرانە بەسەر مندا سەپا کە زیاتر هۆی ناسنامەی منی نەتەوەیە. هەرچەندە لە چەند ساڵی ڕابردوودا لە بەندیخانە بۆ ئەوەی کو دەسەڵاتدارانی ئێران بسەلمێنن کە ئێمە وەکو گیراوانی سیاسی کورد مەترسی سەرەکی بۆ دەسەڵاتین و هەروەها بۆ ئەوەی کو بۆ بیانوە بتوانن لەپایەکی بۆ خۆیان بەدەستێنن لە هیچ کارێکی کۆتاییان نەکردووە و بە ئازار و ئەشکەنجەی ئێمە بە تایبەت من لە ڕاگرتن لە ژووری تاکەسیەوە بگرە ئەمە بەمانگ و هەروەها تەبعیدکردن ئەم شار بۆ ئەو شار و تەبعیدکردن ئەم شار بۆ ئەو شار بەردەوام منیان لەژێر ئەشکەنجە ناوە و هەروەها بەجاران دوای کۆتایی هێنان بە دادگایەکەم منیان بۆ ئیدارەی ئیتلاعات گۆزراوەتەوە و بەجاران تهدید کراون. ئێستاشکەم بابەتە حاضر دەکەم هەر کات احتمال هەیە کە من ببن بۆ لە سێدارەدا. بەرخۆدانی و خۆراگری هەڤاڵ باهۆز لە بەرامبەر سیستمی وەحشیانەی ئازار و ئەشکەنجەی دوژمن لە تەواوی ماوەی زینداندا تووشی بچووکترین بۆشایی لە هیوا و باوەڕیدا نەبوو. بەرخۆدانی ئەو ساڵانەی زیندانیانی سیاسی و شۆڕشگەری کورد لە زیندانەکاندا ڕژیمی داگیرکەری تووڕە کردبوو، چونکە بەرخۆدانی ڕێخستنکراوی زیندانیانی گرێدراوی ڕێگەی ئازادی خوازی ڕێبەر ئاپۆ تەواوی پیلانەکانی بۆ شکەنجە، ئێترافگرتن و لە دواییدا لە سێدارەدانی بۆ بێهیواکردنی گەلی کوردیان پوچەڵ کردبووە. هەڤاڵ باهۆز یەک لەو زیندانیانە بوو کە لە مانگرتنی مێژووی 48 ڕۆژەدا لە ساڵی 2008 زاینی ڕژیمیان مەجبور کرد لە کردەوە وەحشیانە و نامرۆویەکانی بکشێتەوە. هەڤاڵ باهۆز بە تۆمەتی ئەندامێتی لە پەژاکدا لە دادگای ڕژیمی داگیرکرد بە سەرۆکی قازی خودادادی خوێنمژ لە 2 مانگی ڕەشەممەی ساڵی 88 حکمی سێدارەی بەسەردابڕا. پاشان دوای چەند مانگ ئەشکەنجە لە تاریخی 12 سەرماوەزی 89 گۆزرایەوە بۆ بەندی 12 زیندانی ناوەندی ورمیە. لە دوای ئەو تا ساڵی 93 چەند جار بۆ ژووری تاکەکەسی زیندانەکانی ورمێ، سنە و مەهاباد گۆزرایەوە تاکو جەلادانی ڕژیم بتوانن ئێعترافی لێ بگرن. بەڵام لەو مژارەدا پرسی شەڕەفی گەلێک بە شۆڕشگێرانی گیانفیدای ئەو گەلە لە ئارادایە. سەرەرای وەی کە هەڤاڵ باهۆز چەند جاران لە بن ئەشکەنجەدا دەست و لینگی شکا بەرخۆدانیەکی گەورەی کرد و بچووکترین ئێعتراف و پەشیمانی نەهێنا سەر زمان. هەڤاڵ باهۆز دوای چەند ساڵ زیندان و ئەشکەنجە وەکی ڕۆڵەیەکی بە نرخی ئەو گەلە وێر و گرێدراو بە ڕێگە و ڕێبازی ڕێبەر ئاپۆگەل لە ساڵی 1393 هاوڕێ لەگەڵ ڕەزا مامەندی لە سێدارە دران. گەلمان تایبەت لە ڕۆژهەڵات و باشوور دەست بە خۆپێشاندان و شەرمەزارکردنی ڕژیمی داگیرکەری ئێران کرد و هاوخەمی گەلانی تری ناوچە و ئازادی خوازانی لەگەڵ بوو تا ئەوڕۆکە بە ساڵان گەنجانی بە شەرەف و وڵات پارێز بەشداری ڕێزەکانی گەریلا دەبن و نێوی شەهید باهۆز وەک کۆدی ڕێخستنی بۆ خۆ دیار دەکەن. جگەرست و تاو شەهیدێکی کفن نەکرا و ناڵەی زامی چەوساوەکان منم باهۆزی کوردستان. ئەگەر کو هەواڵمان باهۆز شەهید بوو، ئەوڕۆ بە هەزاران باهۆز لە نێوان کڵپەی ئاگری غیرەت، شۆڕشگەری، پاکی و غوڕوردا
ڕێبواری ڕێگەی ڕێبەر ئاپۆ و شەهید باهۆزانن و ڕێگایان پڕ ڕێبوارە. زیاتر لە دوو مانگە کە دەسەڵاتدارانی تورکیە چاوپێکەوتن لەگەڵ ڕێبەری گەلی کوردیان ئاستان کردووە. ئێمە گیرەوانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان ئەو سیاسەتانەی کۆماری تورکیا لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ شەرمەزار دەکەین و هەروەها بانگ بە خەڵکی ڕۆژهەڵات دەکەین کە بە خاوەنداری کردن لە ڕێبەری گەلی کورد ئیزن بە داگیرکردن نەکەن کە ئەم پێواژۆ پێشەنگایەتە بەبراو و پێشکەوتووە بەدوا بخەن و بە خاوەندارەتی لە ئیرادی سیاسی خۆیان جارێکی تر توش بە سیاسەتانە هاویست بگرن. هەروەها بە پیرۆزکردنی چالاکیەکانی ئەم دواییە گەلی کورد بە هەر چوار پارچەی کوردستان و ئاوروپا داوای درێژەپێکردنی ئەو چالاکیانە تا ئازادی ڕێبەر ئاپۆمان دەکەین. هەروەها ئێمە گیراوی سیاسی ئەو ڕوو بە مانگرتن دوی بە سیاسەتیان سیاسەتی تورکیە ئەو سیاسەتانە لەسەر سەرۆکاپ و شەرمەزار دەکەین و تاجارێکی تر بە هەموو دنیا بڵێن کە ڕێبەر ئاپۆ ئێرادەی سیاسی ئێمە گیرا بە سەراسەری کوردستانە و لە بەرامبەر ئەو هێرشانە دیدەنگ ناوێنین گیراوانی سیاسی کوردی ڕۆژهەڵاتی کوردستان.